عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاستان باش بە هیوایین ڕۆژەکەتان زۆر باش بێت ئەمڕۆ ڕۆژ یەکشەمەیە هەژدەی هەشتە واتەمە لە مانگی هەژدەین بەڵام تا ئێستا هیچ زانیاری و سەرەداوێک نیە لەسەر هاتنی موچاوی هەیە هەناردەکردنەوەی هەرێمی کوردستانە کە قەراری لەسەر دراوە هەموو ئامادەکاریەکان هەم لە عێراق و هەرێمی کوردستان و هەر لە بەندەری جیهانی تورکیاش کراوە بۆی هەناردینەوەی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوانێ بەڵام دیار نییە هەرچەنە ئەوەی کە دەوترێت ئەم هەفتەی دەست پێ دەکرێتەوە بەڵام زانیاریەکان هەتا ئەم دقێ بەم جۆرەیە طبعا بابەتەکانی عێراق بەو شێوازەیە هەتا شتەکە نەچێتە ئەمری واقع ئەو بەڕاستی بە چاوی خۆمان نەیبینین ناتوانین زمانی بکەین بەڵام لێرەدا خاڵێکێک کە باسەوە دەکرێت دۆخەکە تا ڕادەوێت توانین بڵین بە معەلەق یاخود باڵواستراوی ماوەتەوانێ لە دوانی کۆمپانیا بیانەکانە کە هەتا ئێستا ئەوان دۆدڵن یاخود ڕازینین لەسەر هەناردەکردنەوەی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆم و لەسەر ئەو نرخی کە دیاری کراوە بێستون سەلام لەم کاتژمێرە لەگەڵمانە بێت وەی کە زانیاریمان پێدا پامنێری کوردستان نیوز حتمما وەی کە زانیاریمان پێدا سەبارەت بە کۆبوونەوەکی سوی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە باسی وا کرد لە پلانەکەدا باسی موچە نەکراوە بەڵام زانیارەکان لای بێستون وەردەگرین بۆی بزانین کە ئەم جارە چۆن مامەڵە لەکسەر هەناردەکرد یاخود ناردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان دەکرێت لە کاتێکدا کە باس نەکراوە و کۆبوونی ئەلاسکا بەڕێوە چوو ئێستا ئەوەی ماوەتەوە کە دۆناڵد ترامپ لەگەڵ زێلەنسکی هەروەها وڵاتانی یەکێتی ئەوروپا کۆ بێتەوانێ بۆی کە جەنگی رووسیا و ئۆکراین لە پاش نزیکی 3 ساڵ ڕابگیرێت ئەمەش بابەتێکی دیکە بابەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست غەزە وەروەها ئێران و بابەتە جیهانیەکانیش بەشێکی ئەم گەشتە دەبێت بەڵام لە دەستپێکدا دەچینە ناو نیشانەکان. عێراق و ئەمریکا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تاو دوێ دەکەنەوە چاوچێی هەمانگیش هەمان بابەت لە کۆبوونەوەی ئەمڕۆدا باس دەکات. باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا دەڵێت کشانەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق کۆتایی بە ئەرکەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ناهێن و ئەرکەکانیان گۆڕانکاری تێدا دەکرێت. نێردی ئەمریکا لە لوبنان ڕەتی دەکاتەوە فشاریان لە هیچ لایەنێکردبێت بۆ چەکداماڵینی حیزبوڵڵای لوبنان و دەڵێت بڕیارێکی ناوخۆیی ئەو وڵاتەیە. سەرۆکی فەڕەنسا ڕای دەگەنێت ڤڵادیمیر پوتین ئاشتی لە ئۆکراین ناوێت و ئاشکرای دەکات ئۆکراین و ئەوروپیەکان بەرێکیا و بەش پێک دەهێنن. دووبارە سڵاوتان لەبێ عێراق و ئەمریکا دۆسەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیان تاوتوێ کردووە وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوەوە فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ ستیڤ هەیگن هەڵسوڕێنەری کاروباری ئەمریکا لە بەغداد کۆبووتەوە بەپێی ڕاگەنراوەکە لە کۆبوونەوەکەدا پەیوەندە دووقۆڵەکانی نێوان ئەمریکا و عێراق و ڕۆڵی کۆمپانیەکانی نەوتی ئەمریکا کە لە عێراقدا هەن تاوتوێ کراوە لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا کێشەی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان و ڕێگاکانی چارسەرکردنی کێشەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لای کێڵگە نەوتیەکانی هەرێمەوە تاوتوێکراون هەر لە کۆبوونەوەکەدا دوایین پێش هاتە هەرێمیەکان و ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی لێوە کراوە. مانگی هێشتەوە تا ئێستا هیچ سەرەداوێک سەبارەت بە موچەخۆران بۆ مانگی 6 دیار نییە بۆی کە زانیاری زیاتر بزانین بێستون سەلام پامنێری کوردستان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت زانیاریمان پێدا بێستون سڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکەوە بزانین هیچ زانیاریەک سەرەداوێک هەیە لەوەی کە موچەخۆران کەی دێت کەی بڕیاری لەسەر دەدرێت هەموو ئەمانە لە کاتێکدایە کە ئەوەی کە زۆر جێگەی سەرنج بۆ ناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام ئەمانەش بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە ئەو لێدوانانەی کە هەیە هەنگاوی باشی بڕیوە بەڵام هەنگاوەکانی ناردنی موچە ئەمان بەکوێ گەیشتووە. هێوی ئەم کاتی تۆ بینەرانی کورسات نیوز باش وەکو ئاماژت پێکرد بەپێی ئەو ڕێکەوتنەی کە هەیە لەسەر دوو بنەما لەسەر پرسی داهاتە نانەوتیەکان و هەروەها پرسی نەوت هەنگاوی باش نراوە لەسەر پرسی نەوت کە وا بڕیارە نەوت لە نزیکترین کاتدا دەست پێ بکە لە ڕێی سۆمەوە هەناردەی دورگەی گیان بکرێ بەڵام پرسی وەزارەتی دارایی و ئەو لیژنانەی کە ئامادە کرابوو هەمووی راپۆرتی ئامادە کردووە و خاڵە
کۆکەکانیان تاوتوێ کردووە و نووسراوە خاڵە ناکۆکەکانیش نووسراوە کە ئەم خاڵانە بڵین بۆ مانگی حەوت کێشە دروستەکەوە چونکە هەرێمی کوردستان دەڵێت ئێمە ئامادەین کە داهاتی نانەوتی فیدراڵی ڕادست بکەین عێراق داوای هەموو داهاتە نانەوتیەکانەکە کە فیدراڵی و غێرە فیدراڵی بێ بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە کە بەر لە چەند خولەکێک ئێمە دەستمان کەوت لە یەکێک لە ئەندامانی بەشداربووی کۆبنەوەی سبەینێ ئەنجومەنی وەزیران کە سبەینێ کۆبنەوەیەک دەبێ پێدەچێ هەموو هەردوو راپۆرتەکەی چ وەزارەتی نەوت چ وەزارەتی دارایی پێشکەش بکرێ بۆ ئەوەی سەرۆکۆزیران بڕیار بدا لەسەر ناردنی موچەی مانگی شەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە کە 120 ملیاری داهاتی نانەوتی مانگی شەش بخاتە سەر حسابی حکوومەتی فدراڵی بەڵام ئێمە لەو زانیاری کە وەرمان کردووە لە سبەینێ لە بەپێی خشتەی کاری کۆبنەوەی سبەینی ئەنجومەنی وەزیران چه خشتەی کارەکە چ ملحەقەکە بێ ئەم پرسێتیان نییە ئەمە هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو کە لە نێو خشتەی کارە یاخود لە نێو بەرنامەی کاری کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران نەبوو بەڵام ئەکرێ لە هەر لە نێو کۆبنەوەکە ئەم پرسە گەڵاڵە بکرێت و تاوتێ بکرێت و هەردوو راپۆرتەکە پێشکەش بکرێت و لەگەڵەوەشدا سەرۆکۆزیران بڕیاردا چاوەکان هەمووی لەسەر کۆبنەوەی سبەینی ئەنجومەنی وەزیرانە ئایا سەرۆکۆزیران وەزیری دارایی عێراق وەزیرە کوردەکان ئەو پرسە لە نێو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دەخرێتە بەرباس بڕیاری لەسەر درێ یاخودۆک و هەفتەی پێشوو وەزیری دارایی ببورن ئامادە نەبوو کە راپۆرتەکە پێشکەش بکە بۆیە دواکەوت بۆ هەفتەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە هەرچەندە لە نێو بەرنامەی کارانیە بەڵام وەکو ئاماژەم پێکرد لیژنەکان کاری جدیان کردووە بە تایبەتی لەسەر پرسی نەوت کە وەکو ئەو سەرچاوە باسی کرد کە بڵێن کاتی دیارە کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بڵێ بێسۆن هیچ ئەمەلێک هەیە سبەی ئەو چاوەڕوانی کە هەیە لە شوێنی خۆیدا بێت باس لە پرسی موچە و نردنی موچە بکرێت ئێمە لە ڕۆژانی ڕابردوو یاخود لە هەفتەکانی ڕابردوو کە خۆشت باست کرد کاتێک کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دەکرا بەڕاستی هەست پێ دەکرا کە باسی موچە دەکرێت یاخودنا بەڵام بۆ ئەم هەفتەیە چی هیوایەکێ کە باز بکرێت و قەرارێکی لەسەر بدرێت بەپێ ئەو زانیاریانەی کە تۆ دڵنیام لەوەی کە تۆش و محەممەدیش بە بەردەوامی زۆر بەوردی چاوتان لەسەر بابەتی موچێ و زۆر بەوردی لێرە و لەوێ زانیاری کۆکەنەوە هێوی بێگومان بەپێ ئەو راپۆرتانە یاخود بەپێ ئەو کۆبنەوانەی کە کراوە لە نێوان وەفدی تەکنیکی هەرێمی کوردستان و وەفدی حکوومەتی فیدراڵی چ لە چاودێری دارایی چ لە وەزارەتی دارایی هەردوو حکوومەت و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراقی هەنگاوی زۆر باش نراوە یەکتێکیشتنی زۆر باشەیە تەنها ئەو خاڵە نەبێ کە ڕێکەوتنەکە بڵێن لەسەر داهاتە نەنەوتەکان هەیە حکوومەتی عێراقی داوای پارەیەکی زیاترەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە ئامادەین هەرچی داهاتێکی فیدراڵیمان دەستکەوێت بەپێ ئەو چاودێریکردنەوەی وەزارەتی دارایی کە وەفدیان دەبێت لە هەرێمی کوردستان ئێمە ئامادەین لە 150 بنێرین بەڵام لەگەڵەوەشدا چاوەکان لەسەرەوەی کۆبنەوەکە بکرێ هەفتەکانی ڕابردووش ئێمەش ئەوە چاوەڕانەکرا خەڵک ئەوەی چاوەڕوانەکە لە هەرێمی کوردستان کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی موچەی فەرمانبەرانی بکرێ بەڵام وەزیری دارایی ئەو راپۆرتی ئامادە نەکردبوو ئیسا هەردوو راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ دیوانی چاودێری دارایی عێراق و وەزارەتی دارایی ئامادە ببورن دیوانی چاودێری عێراق ئامادەیە و لە وەزارەتی دارایی عێراقا بەڵام وەزیری دارایی ئایا راپۆرتی خۆی ئامادە دەکات پشتبەستن بەو راپۆرتانە یاخودنا ئەوە دەمێنێتەوە لەسەر کۆبنەوەی سبەینێکە بڕیار وایە دوای کاتژمێریەکی نیۆڕۆ تاوتێ بکرێ کۆبنەوەکە دەست پێ بکرێت بێستون هیوادارم سبەی هەواڵی زۆر زۆر باشمان پێ بدەی هەر بژی ماندوو نەبی بێستون سەلام پامێری کورسات نیوز لە بەغداد سپاس بەدەر لە بابەتی موچە دێنە سەر بابەتێکی دیکاویش خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە یاخود بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ ئێمە پۆلیسی راپەڕین هۆشداری دەدات لەسەر ئەم بابەتە خالید ئەحمەد پامێری کورسات نیوز ڕاستەخۆ لەگەڵمانەوەی کە زانیاریمان پێدا خالی سڵاو لێ بە نیۆڕۆ باش چی ڕووی داوە و ئێستا ئەم ڕۆژانە پۆلیسی راپەڕین هۆشداری دەدات بە هاوڵاتیان
هێڤی نیوەڕۆیتەوە بینەرانی کورسات نیوزیش باش خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامریکانی پەیوەندی ماوەیەکە ڕووی لە هەڵکشان و ڕووی لە زیادبوون کردووە ئەو ماوەی پێشوش چەند کەسێک بە تۆمەتی فێڵکردن و هەڕەشەکردنی سێکسی و هەڕەشەی وەرگرتنی پارە و ئەوانە دەستگیر کراون لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆری با بڵێن خەڵک ئەکاونتە شخصیەکانیان یان پەڕە فەرمیەکانی خۆیان هاک کراون خەڵکی بەناوبانگی تێدایە لەسەر ئاستی کوردستان و جیهانیش با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکانی هاک کراوە پۆلیسی ڕاپەڕین دوێنێ ڕوونکردنەوەیکی هۆشیاریان بڵاو کردوێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی سنوورەکە هۆشیار بن لەو کەسانەی کە هەم تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپ بەکاردێنن هەم کار بۆ هاکردنی کەسانی دیکە دەکەن بەشێکی زۆری ئەو کەسانی کە هاکراون ڤیددیۆ و وێنەی نەشیاو لەسەر ئەکاونتەکانیان بڵاو دەکرێتەوە یا داوای پارە و با بڵێن کارتی مۆبایل و ئەو شتانیان لێ دەکرێت من ئێستا لە بەڕێبەتی پۆلیسی ڕاپەڕینم لەگەڵ کاک شۆڕژ ئیسماعیل گفتوگۆی ئەو بابەتانە دەکەین بزانین ڕێنمایی و یاساکان چۆنن هۆشیاریەکە چییە پێویستە خەڵک چی بکە کاک شۆڕش سوپاس بۆ ئەم دەرفەتە خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی وەکو باسمان کرد ڕووی لە هەڵکشانە بەشێکی خەڵک ناهۆشیارە لەوەی کە سزای یاسایی هەیە لەوەی زیندان و گرتن هەیە ڕێنماییەکان چییە هۆشیاری چۆنە ئەوەی کە دوێنێ ئێوەش بڵاوتان کردەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی ئەوانم بۆ بکەین زۆر باشە دەستان خۆش بێت وەک دەزانن کە تاوانەکانی سۆشیال میدیا جیهانیە جیهانگیریە هەرێکەوە بە شێوازێکی تایبەتی کە ئەنجام دەدرێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بەکە بەگشتی ئەمانە پێیان دەوترێت تاوانە سایبەریەکان یاخود هێرشە سایبەریەکان و بە تایبەتیش بە تایبەتریش کە لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتریش با بڵێن بەڕوونتر قسە بکەین لە سنووری ئیدارە ڕاپەڕینیش کە هاوشێوەی شوێنەکانی تری هەرێم و جیهانیش تاوانی هێرشی سایبەری خۆی گرتوتەوە لە چوارچێوە تاوانە سۆشیال میدیا کۆمەڵایەتیەکان سۆشیال میدیاواتە کە تایدا خەڵکێکی زۆر کە ئەڕۆ لە هەرێمی کوردستان بەهۆی هەبوونی ئەتەرنێتێکی کوالت بەرز و خێرا وهروەها ئەپەکانی سۆشیال میدیا بەکاردەهێنن دیارە بەشێکی لەم خەڵکانە بوونەتە قوربانی دەستی ماسک لە بەرەکانی پشتی کیبۆردەکان واتاو کەسانی کە تاوانی سۆشیال میدیا ئەنجام دەدەن کە هێرشی سایبەری بەکاردەهێنن کە خەڵک هاک دەکەن بۆ مەرامی دەستکەوتنیی مادی یاخود بۆ مەرامی سێکسی ئەمە سەرڕای ڕۆشاندنی شخصیاتی خەڵک وە سەرڕای کەوتنەوەی کێشەی کۆمەڵایەتی یاخن دروستبوونی گرژی خێزانی لە ناو خێزانەکاندا کە ئەمەش بۆ مەبەستا وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین بە هاوبەشی لەگە هێزەکانی تری ئەمی لە سنووریدا ڕاپەڕین ئێمە کە ئەرکمان پاراستنی سیستەمی گشتیا پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە پێش ئەوەی کە هیچ تاوانێک ڕووبدات ئێمە خەڵک هۆشیار دەکەینەوە لە سنوورەکەماندا بۆم بەستەش ئێمە وەکو لە پیسی بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کە دوێنێ ئێوارێ ڕابردوو هۆشیارێکمان بڵاو کردێتەوە کە بەجددی ئەم حاڵەتانە ڕویان لە زۆر بن کردووە و هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە گەر هەر حاڵەتێکی وا ڕوویدا سەردانی نووسنگەکانی نێشتنی تاوانی ڕاپەڕینکەن کە پۆلیس واتا بەگشتی سەردانی پۆلیسکەن بۆ ئەوەی ئێمە ڕێکارەکانیان بۆ بگرینە بەر وەرەگەڵەوەشدا کە وەک خۆت باست کرد دیارە خەڵکێکی زۆر بۆتە قوربانی ئێمە پەیتا ئەو سکاڵانی کە بۆمان هاتووە ڕێکاری یاسایمان کردوتە بەر بە تایبەت تیمەکانی ئێمە تیمی ئایتی و واروەها نووسینگەکانی نێژنی تاوان لە سنوورەکەماندا بەپێی ئەو شێوازە هونەرەکەی خۆمان و ئەو تاکتیکی کە بەکارمان هێناوە خۆشبەختانە خەڵکێکی زۆرمان ئاشکرا کردووە بەشێکی زۆریشمان تێدا دەستگیر کردووە کە ئەمانە خەڵک هەراسان دەکەن بەگشتی لە تاوانی سۆشیال میدیا یەکێک لەو نمونانە کە ئێستا زۆر باو هەیە کە لە ڕێگەی سکامەواتە فێڵەوە سکام کە وشەیەکی بەڵێن تەکنۆلۆژیا زیاتر بەکاردێنرێت کە فێڵێکی ئۆنلاینە نامەیەکت بۆ دێت دەوترێت پیرۆزە بووە خاوەنی ئەم خەڵاتە لە فلان کۆمپانیا تەم ئەمە فیکە ساختەیە یان لە هەمان کاتیشدا و یانیش زاریوە بەناردنی لینکە کە لینکە خۆی لە خۆیدامە هێرشێکی سایبەریە کە لە زمانی تەکنۆلۆژیا پێ دەوترێت فیشینگ کە ئەم کەسێک کە لینکەکە دەکاتەوە لینکەکە لینکێکی هاکە واتە ئەمە سایبەریە ببوورە کاتیایدا هەژماری ئەو کەسە هیچ
هیچی لە ژێر کۆنتترۆلی خۆیدا نامێنێ اینجا سێ وێنەکانی بێت سێ ڤیددیوەکانی بێت یاخود هەر دااتایەکی زانیاری بەسوود هەبێت لە دەستی خۆیدا نامێنێت دەکەوێتە دەستی کەسە هاکەرەکە کەسە هاکەرەکە لە دژی قوربانیەکە بەکاری دەهێنێ بۆ بەستەمە بۆیە هۆشداریمان داوا دیارەمە لە جیهانیش ئەم حاڵەت هێرشە سایبەریانە زۆر بوو بە تایبەت ئێمە لە سنوورەکەماندا بە باشمان زانانی و پێچی زانی کە ئەرشی خۆشمانە کەمە هاوڵاتیان ئاگدارکەینەوە کاک شۆڕش من ئێستا ئیشم لەسەر کەیسێک کردووە گەنجێکە فێڵی لە خەڵک کردووە هەڕەشەی لە ژمارەیەک کچ و ژن کردووە بەهۆیەوە خێزانەکەی خۆشی خێزاندارە خێزانەکەی خۆی هەڵوەشاوەتەوە بۆ تۆی هەڵۆشانەوەی خێزانی تریش باسی لەوە کرد کە من نەمزانی و ئەو کارە لە ڕووی یاساییەوە سزای هێوانە گەنجەکە تەمەنی 23 ساڵە ڕێکارە یاساییەکە چییە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل چییە بۆ ئەو کەسانی کە نازانن و هەروەها غەرامە و پێبژاردن و گرتنەکە چۆنە بۆی ئەو کەسانی کە نازانن بەرچاوی ڕوون بێ و بیدەینەوە بە گوێیاندا کە جگەلەوەی تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبن لە ڕووی یاساییشەوە ئەم کێشەیان بۆ دێتە پێش دەست خۆش بێکە خالید بە ئەمە باسی دووشێت بکەین یەکەمیان بابەتی تاوان یاخود ئەو کەسێک کە بۆتە قوربانی بابەتی پێشوە باسی مادەیە تاوان دقیشی مادەیەکی یاسایان دقی یاسای سەبارەت بۆی کە ئەم تاوانەکانی خراپەکانی ئەمریکانی پەیوەندی هەیە ئێستا باسی دەکەم بەڵام دووشت زۆر گرنگە کە باسیکەن یەکەمیان ئەو کەسێک کە تاوان دەکات دەزانێت تاوانیان نازانێت تاوانە ئەمە بابەتەی ترا و ئەو کەسێک کە دەبێتە قوربانی کە نازانێت بۆتە قوربانی ئەمە شەنتەمە زۆر گرنگە بۆ زانیاری بەڕێز لە قانوندا لە یاسادا لە هەرێمی کوردستان لە عێراقیشدا طبعاً هیچ کەس هەر کەسێک کە تاوانێک ئەنجام بدا هیچ مبڕێکی یاسایی نییە کە بڵێ ئەمە نەمزانیوە بۆیە تاوانە نەخێر کە تاوانەکەی ئەنجامدا تاوانە ئەمە تاوانە بەزیکە خۆشی دەزانێمە تاوانە کەسێک کە بێ هەژماری کەسێکی تایبەت کە هەژماری تایبەتی خۆیەتی و بچێ هاکی کات و بە هەرێک لە ڕێکانی هێرشی سایبەری هێرشی بکاتە سەر ئەمە خۆی تاوانە بژ لە نازانم تاوانە ئەمە تاوانە بەڵام کاک شۆڕش ببوورە هاوکاران دەڵن کات کەم ماوە بە کورتی یاسایەکەم پێ بڵێ بۆی خەڵک زۆر باشە یاساکە بەپێی یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی هەیە بە تایبەت مادەی دوو موبایل هەر کەسێک کە هەڵدەستێت بە زیان گەیاندن لە ڕێگەی تەلەفۆنکردنەوە یاخود سوۆشال میدیاوە ئەم کەسە سزا دەدرێ لکە لە میلیۆنە بە بەندکردن کە لە 2 ساڵ زیاتر نەبێ واروە بە غەرامەکردنیش لە 2 میلیۆن زیاتر نەبێت لەگەڵم بووی هێوی وەکو کاک شۆڕش باسی کرد زۆر بە وردی و بە قوڵی چۆنە و بابەتەکەوە پێویستە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی وریابن لە با بڵێن فێڵەکانی سوۆشال میدیا و بابەتی هاک پۆلیسیش هاوڵاتیانی ئاگدار کردوێتەوە کە خۆیان بە دوور بگرن لەو جۆرە نامانەی کە بۆیان دێیان لەو لینکانی بۆیان دێ و جگە لەوانش ڕێنمایی و هۆشیاری ئەو کەسانە دەکات کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن ئەگەر خراپ بەکاری بێنن جگە لەوەی کە کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە لە ڕووی یاساییشەوە کەسەکە هەم زیندانی دەکرێت هەم سجن دەکرێت هەمیش پێبژاردننی هەیە بە پارەش غەرامە دەکرێت بۆیە ڕێنمایی خەڵک دەکەن کە خۆیان بە دوور بگرن لە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی و مۆبایل خالید ئەحمەد پامنێری کورسادنج لە ڕانی هەربژی سپاس بۆ زانیارەکانت. بڕیار ئەمڕۆ چوارچێوەی هەمانگی کۆبێتەوە و باس لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا و چەند بابەتێکی دیکە بکرێت. سەرچاوەیەک لەبارەی ناوەڕۆکی و کۆبوونەوەی ئاشکرای کردووە لە کۆبوونەوەکەدا چوارچێوەی هەمانگی 5 بابەتی سەرەکی گفتوگۆی لەسەر دەکرێت لەوانە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا کە لە مانگی داری ساڵی 2023 ڕاگیراوە. هەروەها باز لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی دەکرێت لە 26 ئەیلولدا و هاوکات سەردانەکەی عەلی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران بۆ بەغداد و ئیمزاکردنی لە یەکتێکیشتنی ئەمنی سەبارەت بە ئەمنیەتی سنوورراوبشەکانی هەردوو وڵات و گفتوگۆ لەسەر ئەمانە دەکرێت. هەر بەپێی ئەو سەرچاوەیە چوارچێوەی هەمانگی دوای نامادەکاریەکان بەڵۆژانی ئەنجومەنی نوێنەران و دوورخستنەوەی ژمارەیەک کاندید لەلایەن کۆمسیۆنە و تاو تێ دەکات. هەروەها گفتوگۆ دەکرێت لەبارەی ئەگەری تێپەڕاندنی پرۆژە یاسای هەشتی شابی و کاریگەریەکانی لەسەر داهاتووی وڵات.
باڵێزخانی ئەمریکا لە عێراق ڕایگەیان کشانەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە وڵاتە کۆتایی کارەکانی نییە بۆ شکست پێهێنانی داعش. باڵێزخانی ئەمریکا لە عێراق لە ڕاگەیەنراوێکدا دووپاتی کردوتەوانێ کە کشانەی و هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق کۆتایی کارەکانی نییە بۆ شکستپێنانی ڕێکخراوی تیرۆریستی داعش و ئاماژەی بۆ کردووە کە ئەرکی سەربازی هاوپەیمانیەکە دەگۆڕێت بۆ هاوبەشێکی ئەمنی دوولایەن لەلایەن هێزەکانی ئەمنی عێراق و لای خۆشەوە حسێن عەلاوی ڕاوێژکاری محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند حکوومەتەکەیان پابەندە بە بەرنامەکانی بۆ کۆتایی هێنان بە ئەرکی سەربازی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق و ئاساییکردنەوە و گەڕاندنەوەی پەیوەندیەکان بۆ پێش شەڕی داعش و ڕاشی گەیاندووە جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی هەنگاو بەرەو پێشەوە دەنێت و بەپی ئەو ڕێکەوتنەش لە مانگی ئەیلولی 2025دا ئەرکی هێزەکانی هاوپەیمانان لە بەغداد و سەربازگەی عینەسەد لە ئەنبار کۆتایی دێت و لە قۆناغی دومیشدا مانگی ئەیلولی 2026 ئەرکی سەربازی هاوپەیمانی نێودەوڵەتی بە یەکجاری لە عێراق کۆتایی پێدێت. دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەم ساڵ بەهۆی مینەوە 25 کەس بوونەتە قوربانی و لە ئێستاشدا ئامادەکاری دەکرێت بۆ کێوماڵکردنی ناوچە سنووریەکان. جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین با کورسات نیوزی ڕاگەیاند ئەو ناوچە سنووریانەی کە گەریلاکانی پەکەکەی لێ نەماوە زۆرێک لای کەلگەمینیەکانی ڕژێمی باسییان تێدایە بۆیە دەست با کێوماڵکردنی ئەو ناوچانە دەکەن بۆم بەسەش پێویستیان با هاوکاری مرۆیی و لۆجستی و ئەمنیش دەبێت. سەبارەت بە ئامارەکاریەکانی قوربانیانی مینیش ببورن سەبارەت بە ئامارەکانی قوربانیانی مینیش لە هەرێمی کوردستان دەوتی قوربانی مین لە 2025دا دوو هێندەی ساڵی ڕابردوو ئەم ساڵ بەهۆی مینەوە 9 کەس گیانیان لەدەستدا و 16 کەسی دیکەش بریندار بوون. ئێستا ئەو شوێنانی کە چەکدارانی پەکەکەی لێ نەماوە گەریلاکانی پەکەکەی لێ نەماوە بە تاکید پانتایەکی زۆرە و فراوانی زۆرە و ئەو شوێنانە زۆر لە چێلگە مینەکانی کۆنی تێدایە و ئێمە تا ئێستا حەجمی ئەو چێلگەمینانە و حەجمی پیسبووی خاچی ئەوێ نازانین. ئێمە دەست بەجێ ئەنجومەنی وەزیرانی خۆمان ئاگادار کردەوە کە ئەو شوێنانە پێویستیان بە ڕووپێویکردن و PTS هەیە سێرڤەی ئەو ناوچانە بکەین بزانین چەند حەجمی پیسبوو هەیە و کە دەبێتە ئەرچی سەرشانی دەستگای گشتی کاروباری مین. ئەم ساڵی 2025 زۆر بەداخەوە ئاستی بەرزبوونەوەی قوربانیان لە ئاستێکی دوو بە قەدەر ساڵی پارە لەبەرەوەی ئەم ساڵ 25 ڕووداومان هەیە 25 هاوڵاتی بوونەتە قوربانی لەوانە 16یان بریندارن و 9 شەهیدیشی تێدایە. با مەبەستی ڕێخستن و چاودێریکردنی بنکە گەشتیارەکان دەستەی گەشتیاری پۆلیسی گەشتیاری دادەمەزرێنێت. ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێم با کورسات نیوزی ڕاگەیاند لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەمانگی تەواویان کردو بۆ دامەزراندنی زیاتر لە 165 کەس وەکو پۆلیسی گەشتیاری و لە ئێستاشدا هەموو ڕێکارەکان تەواو کرا و ئامیلەکی دامەزراوەکانیش لەسەر وەزارەتی ناوخۆ دەبێت و تەنها فەرمانی کارگێڕی ماوە پێشبینی دەکەن لە ساڵی داهاتوودا دەست بەکار بن. وتیشی لە دامەزراندنی و کەسانەدا مەرجی یەکەمیان ئەو بۆکە دەرچووی بەشە گەشتیارەکان بن. یەکێک لەو ڕێژێنانەی کە پێویستە بۆ سەلامەتی گەشتیار بۆ بەدوادەچوونی کێشەکانی گەشتیار بۆ بەدواداچوونی کێشەکانی گەشت و گوزار ئەوەیە کە کارمەندێکی گەشتیاری با بڵێن مەدەنیمان بۆدا بمەزرە بە ناوی پۆلیسی گەشتیاریەوە کە ئەرکی ئەو لەگەڵ تیمەکانی پشکنین لەگەڵ تیمەکانی چاودێری و پۆڵێنکردن لەگەڵ ئەمانەیە بڕوات لە هەمان کاتە لە کاتی بۆنە و چالاکیەکان و لە پرۆژە جیاوازەکانە ئەم تیمانە ڕۆڵیان هەبێت لە پاراستن و لە چاودێریکردن. بە سوپاسەوە وەزارەتی ناوخۆ 165 زیاتر لە 165 کەسی بۆ دامەزراندین سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران فەرمانەکەی بۆ دەرکردن چاوپێکەوتن لەسەر ئاستی پارێزگاکان کرا فۆرم پڕکرایەوە بەڵام ئەوەی ماوەتەوە ئەو با بڵێن بابەتەیە کە پەیوەندە بە فەرمانی کارگەری بۆ هەرێکێکیان دەربچێ لەبەرەوەی کە ئێستا عێراق و هەرێمی کوردستان خەریکە ڕێخستنەوەی میلاکاتن بۆیە کارەکە وەستاوە هەتا ئەو کاتەی میلاکات ڕێگە بێتەوە بۆ 2000 تەسەورەکەین بۆ 2026 یان بۆ ساڵی داهاتوە.
لا سنووری داری راپەڕین دابەشکردنی زەوی بەسەر 24,000 فەرمانبەردا بە پێی خاڵبەندی دەست پێ دەکات کە بە چەند قۆناغێک دەبێت و لە قۆناغی کەمیشدا 14,000 فەرمانبەر سوودمان دەبن. لە ئێستاشدا شارەوانی راپەڕین سەرقاڵی ئامادەکاریە بۆ دابەشکردنی زیاتر لە 2000 پارچە زەوی بەسەر فەرمانبەراندا. گفتوگۆی دابەشکردنی زەوی دەکەن. هەندرێن عەلی 31 ساڵە فەرمانبەرە و کرێچیە. 3 فەرمانی وەرگرتنی زەوی هەیە، بەڵام تا ئێستا سوودمەند نەبووە لە وەرگرتنی زەوی. چاوەڕێیە لە سنوورەکە دەست بە دابەشکردنی زەوی بکرێت بۆ ئەوەی ئەو فەرمانبەرانی تریش زەوی وەربگرن. 31 ساڵە فەرمانبەرم لە بەڕێوەبەرایەتی کارەبای ڕاپەڕین. تاکو ئێستا زەویم وەرنەگرتووە، 3 فەرمانی زەویشم هەیە لە ناوچەکە، هەتاکو ئێستا وەرمان نەگرتووە. بەڵام ئینشاءڵڵا لەو فترەیەدا لەو ئەوەیدا ئەم فەرمانانەی کە دەرچوون بەشکم زەویەکانمان بدەنێ و مەش ببژێنەوە وەکو هەتا ئێستاش هەر کرێچیم. ماوەی خزمەتم 14 ساڵە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ناوم دەرچووە. تا ئێستا لە سنووری دارەی ڕاپەڕین واتە سەرۆکاتی شارەوانی ڕاپەڕین تا ئێستا زەویەکانیان دابەش نەکردووە. ئێمەش پێمان خۆشە وەکو شوێنەکانی دیکە شارەوانیەکانی دیکە کە ئەمری زەویەکانیان دەرچووە و ئێستا دەست بە دابەشکردنیان کردووە. پێویستە سەرۆکاتی شارەوانی ڕانیەش دەست بە دابەشکردن بکات. لە سنووری دارە ڕاپەڕین 24,000 فەرمانبەر ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە. بە پێی خاڵبەندی لە قۆناغی یەکەمدا 14,000 فەرمانبەر زەوی وەردەگرن. لە ئێستادا شارەوانیەکانی ڕاپەڕین سەرقاڵی ئامادەکاریە بۆ دابینکردنی زەوی. زیاتر لە 2000 پارچە زەوی ئامادە کردووە. دەیەوێت تەواوی زەویەکان دابین بکات و بەسەر فەرمانبەراندا دابەشی بکات. ڕێژەی 24,000 فەرمانبەر بە نزیکەی لە سنووری ئێمە زەوی وەردەگرێ، شمولی زەوی دەکا و لەو عەدەدا 14,000 تقریباً بۆ 14,500 لە سنووری خودی بەڕێوەبەرایەتی گشتیەوە، 9,500ەکەش لە سنووری شارەوانی ڕانیەیە کە هەر سنووری ئێمەیە. ئێمە زەوی فەرمانبەران بۆیە تا ئێستا هیچ تیر و پشکێکمان نەکردو لەبەرەوەی کە دابەشکردنی زەوی بە خاڵبەندیە و دوو وەزارەت هەندێک لە ناوەکان نەگەڕاوەتەوە، هەندێک کەسیش کە ناوی نەگەڕابوو ئەوانشمان بەرز کردێتەوە. 2000 زەویمان بە نزیکەی ئامادەیە و پێویستمان بە 12,000 ترە. ئەم ئامادەکاری ئەمەیە بۆ ئەوەیە کە سەرجەم فەرمانبەران وەریگرێت. لە سنووری ئیدارە ڕاپەڕین 12 شارەوانی هەن، 3 شارەوانیان نەخشەی بنەڕەتیان نییە. شارەوانیەکانی تریش نەخشەی فراوانکردنی شارەکانیان داوەتە وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی پەسەندی بکات و زەوی بۆ فەرمانبەران دابین بکەن. ژمارەیەکی زۆری فەرمانبەرانی سنوورەکە کە ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە، ساڵانێکی زۆرە چاوەڕوانی وەرگرتنی پارچەیەک زەوی دەکەن. شارەوانیەکانی ڕاپەڕین ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەوەی زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. ئەمە ژوا دەکات چاوەڕوانیەکانیان کۆتایی پێبهێنێت. خالید ئەحمەد، کورسات نیوز، دەڤەری ڕاپەڕین. هاوڵاتیانی گەرمیان بۆ ڕزگاربوون لە گەرمای هاوین ڕوو لە ڕووباری سیروان دەکەن، بەڵام هەندێک جار لە کاتی خۆفێنکردنەوە و مەلەکردن لە ڕووبارەکەدا ڕووداوی نەخوازراو ڕوودەدات. بۆ ڕێگریکردن لەو ڕووداوانەش هاوڵاتیانی ناوچەکە داوای جێگیرکردنی تیمە فریاگوزارەکان دەکەن. ڕۆژێکی گەرمای وەرزی هاوینە و دیمەنی هاتنی هاوڵاتیانە بۆ سەر ڕووباری سیروان. پشتیوان ڕەشید و چەند هاوڕێیەکی لەگەڵ هاتنی وەرزی گەرما هەموو ساڵێک بە ماتۆر جێسکی لە کەلارەوە تاوەکو نزیک ناحەی باوەنور با درێژایی ئاوی ڕووبارەکە بەڕێ دەکەون لەلایەک بۆ چێژبینین و نمایشی سەر ئاو لەلایەکتری شەوە بۆ خۆفێنەکردنەوە. ئەماتنە سەر ڕووباری سیروانی کەلار لە باوەنورە و بۆ خوارەوە دێن تا کەلار دەچین کە شەواکەی کەلار گەرمە بە حکومە کە تێن چێژێک هەم لە جەسکەکانمانە بین و دواتریش فێنکەروەیەکە بۆ خۆمان و دڵی برێن ئەم جەماعەتی کەلار و دەربانی خان و باوەنور هەموو لەسەر زێ سیروانە پێڵێن ئێمە توین بۆ خۆمانێرە هەم چێشێک بۆ خۆمان هەم بۆ
ئەم هەوڵەتە بەڕێزانش داێت بەداخەوانێ جێگەمانەیە تەنکە بۆمانەیەمە نابێ مەسافێکمان داناوە بۆ خۆم و هاوڕێکانم کە ئێمە لەو مەدەی ناتوانین بڕێن بە حکومێ و ئەم جێسکیانێمە کە بەردەخوا ئیش ناکە دوات خەڵکانێک تێن لێرە بۆ فێنکەرەوە وەکو مەلیتیاکەن یان دانیشن لێرە بەڵام منداڵیان پێ بەڵام جێگایەکی تیان نییە مەرجی سەلامەتی لێران نییە تەمەناکەم گرنگی زیاتری پێ بدرێت تاکو بتوانین ئێمەش خەڵکانێکی زیاتر ڕوو لێرە بکەن و خەڵکانێک لەزەتی لێبێن و سوودی قازانشی بۆ هەمان هەم. هاوڵاتیان دەیانەوێ لە گەرمای تااقەت پڕوکێن لە ئاوی ڕووبارەکە خۆیان فێنک بکەنەوە لەگەڵەوەشدا داوای تیمی فریاگوزاری دەکەن لەم شوێنانە جێگیر بکرێن. ژۆک و بەڕێبراتی بەرگری شارستانی گەرمیان هەموو ساڵی ئامۆژگاری و ڕێنمایی بەرگری شارستانی بڵاوەکەینەوە لە ڕێگەی کەناڵەکانی تەلەڤیزیۆن و پەیج و فەیسبوکەوە ئەیدێنێ گوێی هاوڵاتیانە بۆ ئەوەی نەچنە سەر ئەو شوێنانەیەکەوە مەترسی خنکانی هەیە تاعان یەکێک لە هۆکارەکانی خنکان ئەوەی هاوڵاتیان مەلێ نازانن ئەچنە سەر ڕووباری سیروان و کارەساتی دڵتەزیێنتیان ڕووەدا. ئەگەرچی هاوڵاتیان بۆ خۆفێنەکردنەوەیان لە ئاوی ڕووباری سیروان بە دەرفەتێکە زانن بۆ ڕزگاربوونیان لە بەرزی پلەکانی گەرما لەگەڵەوەشدا لە بەردەم مەترسی گیان لە دەستدان و خنکانن لە ئاوی ڕووبارەکە. زۆر جاریش لە وەرزی هاویندا بەرگری شارستانی گەرمیان ئەم هۆشداری بە هاوڵاتیان داوە کە ڕوو لە ئاوی ڕووباری سیروان دەکەن ئاگایان لە مەترسیەکانی ڕووبارەکە بێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان. دوای دەستپێکردنەوەی قۆناغی یەکەمی هەڵدانەوەی گەورەترین گۆڕی بە کۆمەڵ لا مووسڵ کە بە خەفسە ناسراوە بەڕێوەبەری ئەو ناوچێ دەڵێت کارەکان قورس دەبن. خەفسە دەکەوێتە باشووری مووسڵ بە گەورەترین گۆڕی بە کۆمەڵ لە عێراقدا دەنرێت کە لەلایەن تیرۆریستانی داعش لە ساڵی 2014 بۆ 2017 لە کاتی داگیرکردنی مووسڵ دروست کراوە. ئەحمەد ئەسەدی بەڕێوەبەری ناوچەی خەفسە دەڵێت هەڵدانەوەی ئەو گۆڕانە ئاسان نابێت چونکە ئاوی کبریتی زۆری تێدایە و ئاخۆڵی دەوروبەرەکەشی ئەگەری داڕمانی هەیە. باشرت كوادرنا الفنية متخصصة بأعمال البحث. تیمە هونەریە تایبەتمەندەکانمان دەستیان بەکارەکانیان کردووە و پێک هاتوون لە دامەزراوی شەهیدان و فەرمانگەی پزیشکی دادوەری لە بەغداد. ئەمە قۆناغی یەکەمە بۆ کارکردن لە ڕووی سەرەوە و بەڵگەکان و ئێسکوپروسک و دەوروبەری گۆڕەکە. کارکردن لەو گۆڕە قورسە چونکە ئاوی کبریتی زۆری تێدایە. هەروەها ئەو خۆڵی دەوروبەری گۆڕەکە ئەگەری دارمانی هەیە بۆیە زۆر قورس دەبێت. هەروەها پێشبینیکردنی ژمارەی تەواوی ڕووفاتەکانی ناو ئەو گۆڕە ئاسان نییە. تا ڕووفات ڕەوانەی بەشی پزیشکی داد نەکرێ ناتوانین پێشبینی ژمارەکە بکەین. وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕایدەگەنێت دەدەگی ئاوی وڵاتەکەی تەنها لە 108 و عێراقێکێکە لە وڵاتانی زۆرترین کاریگەری بۆی گۆڕانی کەشوهەوا لەسرە. تەها عەباس مەحیاوی بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکان لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕایگەیاند بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا کە کاریگەری زۆری لەسەر عێراقەیە دابینکردنی ئاو قورس بۆ لە ئێستاشدا ئاوی کۆگاکراوی وڵاتەکەی تەنها لە 108 واوتیشی وەزارەتەکان پلانێکی هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە ئاو بەسەر پارێزگاکاندا دابەش بکات و ئەولەویەت دەدرێت با پرۆژەکانەوە بژانەوەی باخەکان. وی واشی خواستە تورکیا بەردانەوەی ئاو زیاد بکات و بە ئەرکی سەرۆکایەتی وەزیران و وەزارەتی دەرەوەشی زانیوە کاگەرانتی پشکی ئاوی عێراق بکەن. بەپێی پێشبینەکانی دەستەی کەشناسی عێراق تاوەکو و کۆتایی ئەم هەفتەیە پلەکانی گەرما بەپێی ناوچە جیاوازەکان نزیکەی 3 بۆ 5 پلای سیلیزی دادەبەزێت و تاوەکو کۆتایی ئەم مانگەش هیچ شەپۆلێکی گەرمای بەهێز عێراق ناگرێتەوە. کەشناسی عێراق ڕایگەیاندۆ تاوەکو ڕۆژێنی هەینی ئاسمان ساماڵ دەبێت پلەکانی گەرما بەپێی ناوچە جیاوازەکانی عێراق ڕوو لە دابەزین دەکەن بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا و ئاماژەی بۆش کردووە لە ڕۆژێنیدا پلەکانی گەرما کەمێک بەرزبوونەوە بە خۆیانەوە دەبینن بەڵام تاوەکو کۆتای ئەم مانگە هیچ شەپۆلێکی گەرمای بەهێز ڕوو لە عێراق ناکات و بەرزترین پلەی گەرما 48 پلە دەبێت. هەروەها لە هەرێمی کوردستان بەرزترین پلەی گەرما
44 پلە دەبێت. بەپێی پێشبینیەکانی کەشناسی عێراق بەرزترین پلەی کەرما با 48 پلەی سیلیزی لە بەسڕە و میسان دەبێت و نزمترین پلەی کەرماش با 40 پلە لە سلێمانی و دۆک تۆمار دەکرێت. سوپای سووریا با پشتیوانی هۆزەکان پلانی هەیە مانگی تشینی یەکەمی داهاتوو هێرش بکاتە سەر دێرەزور و ڕقا کە هێزەکانی هەسەدەی تێدا جێگیرکراون. ڕۆژنامەی دە ناشنەڵ بێرتانی لە زاری چەند لە پرساوێکی باڵای حکوومەتی سووریا و بڵاوی کردوێتەوە لە ئەگەری نەگەیشتنا ڕێکەوتن لەگەڵ هەسەدا. حکوومەتی دیمەشق پلانی هەیە مانگی تشینی یەکەمی داهاتوو هێرش بکاتە سەر دێرەزور و ڕقا کە هێزەکانی هەسەدەی تێدا جێگیرن و ڕاشیگەاندووە سوپای سووریا هێرسێکی بە نزیکەی 50,000 سەرباز لە نزیک شاری تەدمور کۆکردوتەوانەوە پلانەکەشی با پشتیوانی هۆزەکانی ناوچەکە ئەنجام دەدات و لە ئەگەری بڕیاردان لەسەر ئەنجامدانی هێرشەکە چاوەڕێی گەرانتی ئەمریکا و ئیسرائیل دەکات کە دەستوەردان لە شەڕەکە دانەکەن. ئەو ڕۆژنامەی ئاشکراشی کردو گفتوگۆ و دانوستانەکانی نێوان حکوومەتی سووریا و هەسەدا بە نێوەندگیری ئەمریکا بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆیەوە نەبینیوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی دەی ئاداری ئەم ساڵ کە لە نێوان مەزلوم کۆبانێ و فەرماندەی گشتی هەسەدە و ئەحمەد شەڕە سەرۆکی سووریا ئیمزا کراوە. پێشتریش ئیدارەی خۆبەڕێوەبەری و هەسەدە داوای لە مەرکەزێتیان لە سووریا کردو و ئەحمەد شەڕی ژووتوێتی پێویست ناکات یەک پارچەیی و یەکگرتووی سووریا بە خوێنڕشتن و ئۆپەراسیۆنی سەربازی بەدی بهێنرێت. وەفتێکی سووریا بەمبەستی وەبەرهێنان و دووبارە بژانەوەی ئابووری سووریا لە سعودیان و وابڕیارە چەند گرێبەستێک بە بەهای زیاتر لە 6 ملیار دۆلار ئیمزا بکەن. وەزارەتی ئابووری و پیشەسازی سووریا ڕایگەاند وەفتێکی وەزارەتەکە بە سەرۆکایەتی محەممەد نەزال شەعار وەزیری ئابووری لە ڕیازی پایتەختی سعودیان بەمبەستی پەرپێدانی پەیوەندی ئابووریەکانی نێوان هەردوو وڵات و زیاترکردنی ئاڵوگۆڕی بازرگانی و وەبەرهێنان. لە ڕاگەنراوەکەدا هاتووە کۆبوونەوەکانی نێوان وەفتی سووریا و سعودیا ئیمزاکردنی چەند گرێبەستێک لە خۆ دەگرێت کە بەهاکان دەگاتە زیاتر لە 6 ملیار و 395 ملیۆن دۆلاری ئەمریکی کە مانچلی زیادکردنی وەبەرهێنانەکانی وڵاتی سعودی لە خاکی سووریادا بەمبەستیەوەی دووبارە ئابووری سووریا بژانەوە بەخۆی ببینێت و وڵاتەکە ئاوەتام بکەنەوە. وەزارەتی ئابووری و پیشەسازی سعودیە ئاشکرای کردووە گرێبەستەکان لە بواری خانوبەرە و ژێرخانی ئابووری و دارایی و وزە و پیشەسازی و گەشتیاری و تەندروستی و چەندین جۆری دیکەی بازرگانیدا دەبێت. وەزیری کشتوکاڵ و دارستانی تورکیا کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی ناوچەی گەلیبۆی ڕاگەاندووە. ئیبراهیم یوکاگلی وەزیری کشتوکاڵ و دارستانی تورکیا لە ڕاگەنراوێک داماژەی بۆ کردووە ئاگری ناوچەکانی گەلیبۆلۆ کە چەندناکە لە ڕۆژی یەکشەمەوە کەوتووەتەوانێ بەهۆیەوە زیاتر لە 250 کەس بۆ شوێنێکی دیکە یاخود بۆ شوێنی سەلامەت گواستراونەوە بەڵام توانراوە بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێتەوە. داواشی لە هاوڵاتیان کردەوە بە ئاگاداریەوە دارستان و نیشتیمان بپارێزن چۆن کە هیچ جیاوازێکی نیە لە نێوان پاراستنی دارستان و نیشتیوان و هاوتیشی تیمەکانی ئاگرکوژێنەوە لە هەموو ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا ژیانیان دەکەوێتە مەترسیە و هاوڵاتیانیش ناچار بە گواستنەوە دەبن. نێردی ئەمریکا لە لوبنان ڕایگەاند پێویستە ئیسرائیل هەنگاو بنێ دوای ئەوەی لوبنان پابند بوو بە چەکداماڵینە حەزبوڵا. تۆم باراک نێردی ئەمریکا لە لوبنان بۆ جاری شوارەم سەردانی لوبنانی کردو و پاش کۆبوونەوەشی لەگەڵ جۆزێف ئەون سەرۆکی ئەو وڵاتە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەیەدا ڕایگەاندووە بڕیاری داماڵینی چەک لە لوبنان پەیوەندی بە ناوخۆی ئەو وڵاتەوە هێوتیشی داماڵینی چەک لە حەزبوڵا لە بەرژەوەندی شیعەکاندایە. هەروەها ڕاشیگەاندووە حکوومەتی لوبنان هەنگاوی یەکەمی ناوە سەبارەت با بڕیاری داماڵینی چەک لە حەزبوڵا بۆیە پێویستە ئیسرائیل لە ئێستادا هەنگاوێکی هاوتەری بنێت. نێردی ئەمریکا ئاماژەی بۆش کردووە دەبێت سوپای لوبنان گەرانتیامنەی داماڵینی چەک لە حەزبوڵای لوبنان بکات و ئاماژەی بۆش داوە کە وڵاتەکەی هەڕەشە لە هیچ لایەنێک ناکات و نەیکردووە لەو بارەیە و بەڵکو هەموو لایەنە جیاوازەکان هاوکارن بۆ پێشخستنی ئەو پرۆسەیە. ئەمە لە کاتێکدا سەرچاوەیەک لە حکوومەتی لوبنان با میدیاکانی ڕاگەاندووە لە ئێستادا سوپای ئیسرائیل
با قوڵای 17 کیلومتر چۆتە ناو خاکی لوبنانەوە. دێنە سەر بابەتی کۆبوونەوەکانی ڤڵادیمیر زەلەنسکی ڕۆها دۆناڵد ترامپ. سەرۆکی ئۆکراین لە دوای گەیشتنی بە واشنگتن دووپاتی کردوتەوە کە هەموو لایەنەکان دەیانەوێت بە خێرایی کۆتایی بەشارەکە بێن و ئاشتی بەرقەرار بێت. ئێوارەی ڕۆژی یەکشەمە لە کاتی گەیشتن بۆ واشنگتن بۆ گفتوگۆکردن لەگەڵ دۆناڵد ترامپ هاوتە ئەمریکیەکەی ڤڵادیمیر زەلەنسکی سەرۆکی ئۆکراین دووپاتی کردەوە. هەمووان خواستێکی بەهێزیان هەیە بۆ ئەوەی ئەو شەڕە بە خێرایی کۆتایی پێبێنێت. وتیژی با پشتیوانی هاوپەیمانی ئەمریکی و ئەوروپیەکان رووسیا ناچار دەکەن شەڕی ئۆکراین کۆتایی پێبێنرێت. وەڕاشی گەیاندووە ئەو زۆر سوپاسگوزاری هاوتە ئەمریکیەکەی بۆ یاخود هاوتە ئەمریکیەکەی دەبێت بۆ ئەو بانگێشتەی واجەختیشی کردوتەوە ئەو هەمیشە خواستی کۆتایی هێنانی بەو شەڕە هەیە. بڕیارە ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئۆکراین کۆببنەوە بۆ باسکردنی یاخود بۆ باسکردن لەو پێشنیازانی ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا کە پێشکەشی دۆناڵد ترامپی کردووە لە کۆبوونەوەی ڕۆژی 15 ئاب لە ئالاسکا بۆ کۆتاییهێنان با جەنگی ئۆکراین. پاشان بڕیارە دۆناڵد ترامپ و زەلێنسکی لەگەڵ سەرکردەکانی وڵاتانی ئەوروپا لەسەر میکانیزمێک ڕێککەون بۆ کۆتاییهێنان بە جەنگی ئۆکراین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاند ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە لە کۆشکی سپی و کۆتایی جەنگی ئۆکراینیش لە دەستی ڤڵادیمیر زەلەنسکیدایە. ترامپ لە پێگەی ترۆس سۆشیال ڕایگەاندووە پێشتر کۆشکی سپی لە یەک کاتدا میوانداری ئەو ژمارە زۆری لە سەرکردەکانی ئەوروپا نەکردووتیشی چوونی ئەو ژمارە سەرکردەی ئەوروپا بۆ کۆشکی سپی شانازێکی گەورەیە بۆ ئەمریکا. و ئەوشتی وت ساڵێک لەمەوبەر ئەمریکا وەکو وڵاتێکی مردووە بوو، بەڵام ئێستا هەمووان ئێرەی پێدەبن و هەموو ئەو جیاوازیش سەرۆک دەتوانێت ئەنجامی بدات. سەبارەت بە جەنگی ئۆکراینی ژاماژەی بۆ کردو کۆتاییهێنان بە جەنگ بە دەستی ڤڵادیمیر زەلەنسکی سەرۆکی ئەو وڵاتی هەروەها گەڕانەوەی نیمچە دوورگەی کریما و بەندامبوون لە ناتۆ لەسەر مێزی گفتوگۆکان نین. سەرۆکی فەڕەنسا لەبارەی ئاشتی لە نێوان رووسیا و ئۆکراین ڕایگەاند پوتین ئاشتی لە ئۆکراین ناوێت بەڵکو خۆ بەدەستەوەدانی ئەو وڵاتی دەوێت. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەاندەوە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ئاشتی ناوێت بەڵکو دەیەوێت ئۆکراین خۆی بەدەستەوە بدات و هەر ئەمەشی پێشنیاز کردو بۆ دۆناڵد ترامپ و ئاماژەی بۆ شکرە فەڕەنسا ئاشتێکی هەمیشەیی دەیەوێت کە تیایدا ڕێز لە یاسا نێودەوڵەتیەکان و سەروەری وڵاتەکان و خاکەکانیان بگیرێت. و ماکرۆن ڕاشی گەیاندووی مەدەمانەوێت بەرەیەکی یەکگرتوو لە نێوان ئەوروپیەکان و ئۆکراین پێک بهێنرێت. و سەرۆکی فەڕەنسا هەڵوێستی خۆی لەبارەی پێشنیازێکی دۆناڵد ترامپ بۆ ڤڵادیمیر زەلەنسکی سەرۆکی ئۆکراین دەربڕی وتی پێشنیازی ترامپ بۆ پاراستنی ئۆکراین وەکو ئەو پارێزگاریەکە لەلایەن ڕێکخراوی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناسراو بە ناتۆ دابین دەکات بەبێ ئەوەی ئەندامی ناتۆ بێت بەس نییە. بابەتەکە زۆر لەوە قوڵترە. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە بۆ کۆتاییهێنان بە جەنگی نێوان رووسیا و ئۆکراین دەبێت هەردوو لە سازش بکەن. وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکدا بۆ کەناڵی CNBC ئەمریکی ڕایگەاندووە واشنگتن دەیەوێت رووسیا و ئۆکراین بگەنە ڕێکەوتنێکی ئاشتی کە لە ڕێوە کۆتایی با جەنگ بێنێت و ئۆکراین بتوانێت دووبارە خۆی بنیاد بنێتەوە و دڵنیا بێت لەوەی کە جەنگ جارێکی دیکە لەو ناوچەی دووبارە نابێتەوە. وتیشی بۆ بەدیهێنانی و ئامانجە پێویستە رووسیا و ئۆکراین سازش لەسەر هەندێک بابەت بکەن. وا سەبارەت بە لوتکێ لاسکاش لە نێوان ترامپ و پوتیندا ڕایگەاندووە لەو لوتکێدا بابەتی زۆر تاوتوێکران و وردەکاریەکەی لەگەڵ سەرۆکی ئۆکراین و سەرۆکانی ئەوروپا تاوتوێ دەکرێت. لێپرسراوێکی ئەمریکا دڵنیاییدا کە ئۆکراین گەرانتی ئاسایشی وڵاتەکەی پێدراوە. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چاوپێکەوتنێکدا بۆ تۆڕی هەواڵی CNN ڕایگەاندووە کە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە میانەی کۆبوونەوەکەی لە ئالاسکا لەگەڵ دۆناڵد ترامپ ڕەزامەندی داوە لەسەر ئەوەی ئەمریکا گەرانتی ئاسایی
یاخود ئاسایشی ئۆکراین بکات ئەم جۆرە گەرانتیە لە مادەی پێنجەمی پەیماننامەی ناتۆدا دەچێت تاوەکو رووسیا نەتوانێت هیچ جۆرە داگیرکارێکی دیکە بکات لە داهاتووداوە ئەم گەرانتیە دەدرێت بە ئۆکراین تا پارێزراو بێت چونکە رووسیا بە هەموو شێوەیەک ڕەتی دەکات و ئۆکراین ببێت بە ئەندام لە ناتۆ لە بەردەوامی قسەکانیدا ویتکۆڤ وتی لە گەری گەیشتن با ڕێکەوتنی ئاشتی پوتین ڕازی بۆ بەوەی هێرش نەکاتە سەر هیچ شوێنێکی نوێ لە ئۆکراین یاخود لە ئەوروپا و رووسیا دەستبەرداری هەندێک لەو شارانە دەبێت کە ئێستا کۆنتترۆلی کردووە لە ئۆکراین وا بڕیارە ئەمڕۆ ڤڵادیمیر زەلەنسکی سەرۆکی ئۆکراین لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی کۆببنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر پێشنیازەکانی رووسیا بۆ وەستاندنی جەنگ. ڕاوێژکارێکی عەلی خامنەی ڕایگەاندووە لە قۆناغی ئاگربەست لەگەڵ ئیسرائیل دانین و ئەگەری هەڵگیرستانەوەی جنگ لە هەر ساتێکدا بێ هەیە وا دەشڵێت باشترین ئامڕازی بەرگریکردن هێرشکردنە. ڕەحیم سەفەوی ڕاوێژکاری باڵای سەربازی عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕایگەاندووە هیچ ئاگربەستێکمان لەگەڵ ئیسرائیل دانیە و لە هەموو ساتێکدا ئەگەری دووبار هەڵگیرستانەوەی جنگ هەیە وا باسی لەوەش کردو ئەوان هیچ پرۆتۆکۆڵ و ڕێکەوتنێکیان لەگەڵ ئەمریکەکان و ئیسرائیلدا ئیمسا نەکردووە. و ڕەحیم سەفەوی ئاماژەی بۆش کردووە دامەزراوە سەربازەکانی ئێران سەرقاڵی ئامادەکارین وە خۆیان بۆ ئەگەری ڕوودانی خراپترین سیناریۆ ئامادە دەکەن. ئەم ڕاوێژکاری خامنەی جەختی لەوەش کردوێتەوە ئەوەی بەڕاستی ئاشتی دەبێت ئامادەبێت بۆ جەنگ و باشترین ئامڕازی بەرگریکردن هێرشکردنە. یەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و هاوکاری هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە ئەم بابەتانە بابەتی گرنگی تەوەری پرسی ڕۆژە بێت کە ئەوکارم ڕانکۆ لەسەری کاتژمێر لەگەڵتانە بێت ئەم بابەتایە و پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەکوێ دەگات ئەو کێشەڵ پەستێتراوانی کە ئێستا لە نێوان ئەماندا هەیە چۆن چارەسەر دەکرێت و تا چەندێک کاریگەریەکانی لەسەر هەوڵاتیانی هەرێمی کوردستان ماوە دەمێنێت ئەمانە بابەتەکانی پرسی ڕۆژن پێیوان ڕۆژێکی باشتانە بێ و خواتانە. Thank you.